سڵاو بەڕێزان پاش تێکچوونی نێوان شۆڕشی کورد و حکوومەتی عێراقی لە ساڵی 1974 و هەڵۆشانەوەی ڕێکەوتنامەی بەیاننامەی 11 ئازاری 1970 و پەشیمانبوونەوەی حکوومەتەکەی ئەحمەد حەسەن بەکر لەو بەڵێنانەی بە کوردیاندا بوو لە جەولەیەکی تردا و جارێکی دیکە شەڕ لە نێوان شۆڕش و حکوومەتی ئەو کاتی عێراقیدا دەستی پێکردەوە و لەم بارودۆخەشدا بزوتنەوەی ڕۆناکبیری و ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی ڕوبڕووی گرفتی سیاسی بوونەوە و ئەمە ژوای کرد بەشێکی زۆر لە ئەدیب و نووسەران و ڕۆشنبیرانی کورد بەغدا و شارەکانی کوردستان جێبهێڵن و بچنە شاخ و ڕیزەکانی شۆڕشەوە. لەو ڕۆژگاراندا چەند ڕووداوێک لە بەغدا ڕوویاندا کە جێگەی قسە لەسەرکردن ئەوانیش تەقەلێکردن و کوشتنی عوسمان محەممەد فایقی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری چاپ و بڵاوکردنەوەی کوردی لە بەغدا و لەلایەن ڕێکخراوی هەڵۆی سوور و بەسەرپرشتی ملازم جوامێر سایەمیر پێش ئەو ماوەیەش کوشتنی شاهێن تاڵەبانی کە بێژەرێکی کوردی ئێزگەی کوردی بوو لە بەغدا و پاش ئەم ڕووداوانە چەندین نووسەر و ڕووناکبیری کورد لەلایەن ڕژێمی بەعسەوە زیندانی کران و ئازادی نووسین و بڵاوکردنەوەیان لێ قەدەغەکرا. خۆشەویستان بۆ قسەکردن لەسەر هۆکار و چۆنیەتی ڕوودانی ئەم ڕووداوانە و بارودۆخی ڕووناکبیری و ڕووناکبیرانی کورد لەو دەمەدا تا ساتە وەختی داخستنی ڕۆژنامەی هاوکاری و ڕووخانی ڕژێمی بەعس لە ساڵی 2023 لە ئەڵقەی سێهەم و کۆتایی دیدارەکەماندا بەردەوامین لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا عەباس بریکاری بەڕێوەبەری گشتی دەستگای ڕۆشنبیری بڵاوکردنەوەی کوردی و سەرنووسەری پێشووی ڕۆژنامەی هاوکاری. مامۆستا گیان جارێکی دیکە بەخێر بێی بۆ بەرنامەی ڕۆژاوە مێژوو. مامۆستا عەبدوڵڵا عەباس ئێمە لە ئەڵقەی دووهەمی دیدارەکەمانە گەشتینە قۆناغی دەرچوونی بەیاننامەی ڕەوانگە و پەیامی ئەو کاتی ڕەوانگە و بەیاننامەی قەڵەمە نەترسەکان. ئەگەر پێمان بڵێ ڕەوانگە چی بوو، پەیامی ئەوان چی بوو، ئەو بەیاننامەیە چی کاریگەری و ڕۆڵێکی هەبوو لە ناوەندی ڕووناکبیری ئەو کاتەیە؟ بەڵێ پێش ئەوەی کە بانگەواز بەیان نەبوو بانگەوازی ڕۆنگە بکرێتەوە بەڵێ وەکو بەیاننامەیەک وەکو بڵاوکراوە بانگەواز سەرەتای جوڵانی گۆمەشڵاوقەی ئەدەبی کوردی دەستی پێکرد و بەڕاستیانی لە کۆتایی 69 ینی دوای دەرچوونی ئەو بەیاننامەی کە ناوەندرا بەیاننامەی باوەڕهێنان بە مافە ڕۆشنبیرەکانی نەتەوەی کورد و بڵاوبوونەوەی چاپی کوردی و ڕۆژنامە ئەو ئەدیب و ڕۆشنبیرانی کە داوای نوێخوازی و هەنگاوێکی تری بەرەو پێشەوەچوونی ئەدەب و ڕۆشنبیری کوردیانە کە سەری هەڵاو وا ڕێکەوت لە سەرەتای هەفتاکانە لە بەغا بەیاننامەیەک دەرچوو بە ناوی بەیاننامەی شعری 96 لەلایەن کۆمەلێک لە ڕۆشنبیران و شاعرانی عەرەبی عێراقی سامی مەهدی، فازڵ عەزاوی، حەمید سەعید، فەوزی کەریم. ئەو بەیاننامە شعریە کاریگەری هەبوو لەسەر ئەو ئەدیب و ڕۆشنبیرە کوردانی کە ئەینی داوای ئەینی هەنگاویانە کرد کە شتێ بکرێ بۆ نوێکردنەوە و هەنگاوی نوێکردنەوە لە ئەدەب و ڕۆشنبیری کوردیا بە تایبەتی داهێنان و لە شعر و چیرۆک و هونەرە. من بۆ تەریخ قسە ئەکەم. من و جەلالی میرزاکەریم یەکێ بووین لەوانی کە ئەو هەستەمان هەبوو لە کفری و کەرکووک و لەوانەیە بەر لە ئێمەش بووە چکم ئێمە دوایی پێمانزانی لەتیف هەڵمەت و سەلام مەحەممەد و ئەنوە شاکەلی کە دوایی بوو بە فەرات شاکەلی و ئەمجەدی برای ئەمانە دەنگڵێن ئەو شتی ینی شتیان ئەنووسیک بەو ئیتیجاهە تازە بوونەوەی. بۆ نمونە لەتیف هەڵمەت کە یەکێکە لەو بۆ وەفانەی خۆی ئاگادارە من بە خوێنەر و بیسەری کوردم ناسن لە ڕێگای بەرنامەی ئێوارەتان باش لە رادیۆی کوردی کە بەرنمەیەکی ڕۆژانە بوو بەس ڕۆژانی جومان نەبوو. یەکەم شعری لەسەر بڵاوکراوی چا بڵاو نەبوو، یەکەم شعری لە ڕێگای ئەو بەرنامی من وڵاو بووە. دوایی کە ئەو بەیاننامە شعریە دەرچوو من و جەلالی میرزاکەریم پەیوەندی تایبەتی و دۆستایەتی و ڕۆژنامەنووسیمان لەگەڵ فازڵ عەزاویە هەبوو. فازڵ عەزاوی سکرتێری نووسینی گۆڤاری ئەلفبا بوو وەختە. لە هەفتەیەکە لە جارێ زیاتر من و جەلالی میرزاکەریم فازڵ عەزاویمانە بینی و باسی وەزعی ڕۆشنبیری و فازڵ بۆ بۆنەیەوە کابرایەکی شوێعی و یەساری بوو. وتی پێشنیاری ئەوەی کە وتی ئێوە ئەدەبی کوردی بۆ شتێکی وا ناکەن، ینی هاتنە دەستێکی وا بانگەوازێک بووە. ئەمە پێش دەرچوونی بانگەوازەکە هێشتا دەرنێن پێش دەچ
و شتەکەمان بەدڵ بوو ئێمە وتی یعنی بەڵاوکردنەوەی ئینتاج نابێت ئەبێ بانگەوازێ بڵاوکەیتەوە گۆمەکە پشڕاخێنەوە لەبەرەوە ئێوەش وەکو ئێمە بکەن بەیانی شعری طبعا ئەو بەیانی شعریە لە هی ئەدەبی عەرەبیە دەنگێکی گەورەیایەوە مناقەشات و هجومی مزاد و ئەمانە ئێمە پێشنیارەکەمان لە لای مامۆستا حسین عارف و کاکە مەمبۆتانی و مامۆسای شاعری گەورە شێرکۆ بێکەس کەوسە لە بەغا بوو تەڕا کرد باسمانە کردووانە و ئەوانی شەر مامۆستا حسین عارف خۆی یعنی هەنگاوی نوێکردنەوەی چیرۆکی کوردی لەوە دەستی پێ کرد لەبەرەوە شتەکە هەر زۆر بەلاوە بەدڵی بوویان ڕۆژان هات و ڕابردوو ئەمانە و ئەو بەیاننامەیە بڵاو کرایەوانێ بە تەوقیعی مەجموعەیە ئەدیبەوە کە تۆزە ئەشکالاتی وەسایقی تاریخی تیا بوو ئەویش ئەوە بوو کە ناوی منیتیانە بوو لەگەڵەوە کە من لەگەڵ جەلایلی میرزا کەریمە ئەمە داهێتی علمی نییە بڕی اقتراحەکەی بەناوی تۆ بڵاو بکرێتەوە بەڵام وەک مووقفی ڕۆشنبیری و هەوڵ و پێشنیارکردن بڵاو نەکردنەوەی ناوی من ینی تەسیرێکی نفسی خراپی کرد باشە ئەمە ئەوترێ غەدرێکی مێژووی بۆ لە مێژووی ڕووناکبیری عەبدوڵڵا عەباسە لی کراوە هۆکار چییە کە ئێوە کۆمەڵێک ڕووناکبیر و شاعیر و چیرۆکنووس و ڕۆماننووس و ڕۆژنامەنووس پێکەوە کارتانە کرد کە ئێوە دەستان هەبوو لە مۆزوعەکە و ئاگاداری مۆزوعەکە بوون و ئێوە تەرەختان کرد بۆچی ناوی ئێوەی تیانە بوو ینی ناوی منی بە تایبەتی تێخرا کە ئاگان لێ بوو لەوانە جەمال شەرباژێری مامۆستا جەمال شەرباژێری خۆی ئەترافی کردو کامە من بێخەبەر بووم لە مۆزوع بۆچی ناوی ئەوی تیا بوو بێخەبەر بوو بۆچی ناوی توی تیانە بوو ینی تۆ پەیوەست بەچی بوو ئەمە پەیوەندی بەچی بوو من بیریان چوە ناوەکە بە مەفهومی ئاینی لێکی بێتەوە علمی غیب لای خوایە بەتبی تەگەیشتنی خۆت بە پێی قسەی برادران ئەو شتانی کە بە منیان وت من پێ قەناعەتم پێ نییە من ئەو ژمارەی هاوکاری کە بەیاننامەکەی تیا بڵاو کرایەوانێ هاتوون بە ئیشی ڕۆژنامەنووسی بۆ سلێمانی بۆ نووسینی تەقریرێکی سەحافی لەسەر یادکردنەوەی کۆچی دوایی ساڵانی پیرەمێرد کە لە قاعی سینەمای دڵشاد کرا کە ڕۆشتمەوانێ بەیاننامەکە بڵاو بووەوە من گلەیم لە جەلایلی میرزا کەریم کرد بە ڕەحمەتی کە ئەو برادەر و ئاگاداری ئەوە بوو کە پێشنیاری منەوەمانە وتم بۆچی ناوی نەتانەوتانی تەجیلکن تا منیەمەوە یا ناوی منتان بۆ دانەنا ناوی کاک جەمال و عەبدوڵڵا پەشێ و قەناعەتی بە مۆزوعەکە نەبوو ئەسڵا ناویشیان دانابوو چیرۆکنووسی ڕۆشنبیر و خۆشەویست و برادەرمە کەمال ڕەوف قەناعەتی بە مۆزوعەکە نەبوو بەڵام بەمەسکرا بوو بەمەبەست ئەم ناوانە بە هەڵەدانرابوون و ناوی جەلال بەڕەحمی بۆ بێ باسکردم ناوی کا کەمال ڕەوف وا دانرا کە ئەو سەرپەرشتی هاوکاریە کرد ئەوسا و ناوی خۆی نووسی ئەوانش پیان نەبوو نابێتوانە لەوانە بوو بۆیان بڵاو نەکاتەوە بەیانەکە جەمالیش بە پێی برادەرایەتی لەگەڵ شاعری گەورە مامۆستا شێرکۆ بێکەس و نازانم یعنی مۆزوعەکە بەس لە بیرکردنی ناوی من هیچ شتێکی مقنعیان نامێ لەبەرەوە پیانوتم من وتارێ بنووسم دەربارەی ڕوانگە و چۆنیەتی سەرهەڵدانی ئەم مۆزوعە لە تازەترین ژماری گۆڤاری بەیانە کە بڵاو دەرەچێت بۆم بڵاوکەنەوە وا بوو وتارەکە لە گۆڤاری بەیانە بڵاو کرایەوانەیە تۆ ڕوونکردنەوەت لەسەر ئەوەیە قوتارەکە باسی ئەوواکە کە ئێمە دەستمان پێ کردو ئێمە پێشنیارمان کردو دواییش لە گۆڤاری ئەثەقافە ئەوەی سەلاح خاڵس گفتوگۆیەکی ڕۆژنامەنووسیم لەگەڵا کرا بڵاو تەفاسیری ئەم مەوزوعەم باس کرد لە بیرمە مامۆستا حسین عارف گلەی لێ کردم وتی ئێستا وەختی ئیسارەکردنی ئەو مەوزوعە نەبوو جارێ دواب خسای بۆ وەختێکیکە و بۆ تاریخەوەە منیژتم نا چاوەڕی تاریخ بەو شکڵاکری تەسبیتیکەی بنووسی ڕوانگە بەڕاستی بانگەوازی شڵەقاندنی گۆمی مەنی ئەدەبی کوردی بوو ڕۆشنبیری کوردی هونەری کوردی بە شانۆ بە شێوەکاریەوەنی کاردانەوە و دەنگدانەوەی جیاوازی لێکەوتەوە لە دەرەنجام هەرچەنە یعنی جۆرێ ئاژاوەشی تێکە و هەر کەسێ دووسێ کەلیمێ هەلق و مەلقی ئەنووسی ئەویست بیاتە بە خەتی ڕوانگە ئەمانە بەڵام ئیبداعی سەردەمی لە ئەدەبی کوردیا دروست کرد
بەڵام ناتوانین بڵێن جۆرێک بوو لە لاساییکردنەوەی ئەو مسەخەفینی عەرەب لەو ڕۆژگارەیە کە کاشتی ناڵێم لاساییکردنەوە، بەڵام ئێمە کوردستانی عێراق لە کوردستانی ڕۆژئاوا لەگەڵ عێراقین، ڕۆشنبیری و تەسیری متقابل هەیە، تەسیریان بەسەرێکەوە هەیە. ئەگەر خوێندنەوەی بێلایەنی بکرێ لەم مەسەلەیە، حتا نوێبوونەوەی شعر هی لە عێراقا هی کوردی و عەرەبی بەیەکەوە بووە لەو فترا کە بەدر شاکرسیاب و عەبدولوهاب بایاتی و ئەمانە سەیە حسین مەردان و سەریان هەڵدا و تەجدید لە شعری کوردیا هەر لەو فترایە کە گۆران دەنگی تازەکردنەوەی شعری کوردی ڕاگەیان بە مۆرشی کوردیەوە. لەبەر ئەوە ڕەمبێ ینی لاساییکردنەوە نەبێ، کاریگەری بێ و گۆڕینەوەی تەسیری یەک لەسەر یەکتری. باشە، دواتر بەیاننامە و یا بڵێن بانگەوازی قەڵەمە نەترسەکان بڵاو بوویەوە. قەڵەمە نەترسەکان چیە بوون و ئەم بانگەوازە یا بڵێن ئەم بەیاننامەیە بۆ چیە نووسرا و پەرچەکردارێک بوو بۆچی؟ قەڵەمە نەترسەکان ڕەنگانەوەی بانگەوازی ڕوانگە بوو. چۆن؟ لە سلێمانی مامۆستا جەمال شاڵی چیرۆکیشی بڵاو کردبووە کە بە شێوەیەکی کراوەی باسی ئافرەت و سەربەسی ئافرەت و ئەمانەکە. لە قەڵاتجەیە نازەم لە ڕانیە ماوەسە مەنگوڕی چیرۆکێکی بە زیارەت بۆ مەریخ و ئەمانە بڵاو کردەوە. ئەم دوو حەدەسە ئەدیبیە لەناو هەندێ پیاوانی ئاینیە ڕەدفعلی سەلبی هەبوو. تەوجیهاتی ئەوە نابوو کە منعی ئەم شتە ئەدەبی و ڕۆشنبیریانە بکرێت و ئەمانە. لەو کاتا کە لە بەغاش بانگەوازی ڕەوانگە دەرچوو بوو، زۆرترینی ئەوانی کە لە پشت ڕوانگەەوە بوون لە بەغا و لە ڕۆژنامەی هاوکاری و گۆڤاری بەیان و یانی سەرچاو ڕاگەاندنەکانی نزیک بوون. ئەمەمان بە هەڵزانی کە گۆمەکە زیاتر پشڵەقینی و بانگەوازێ بڵاو بکەینەوانی کە ئەدەب و ڕۆشنبیری کوردی و قسەکردن و دەربڕینی ڕێی نەگەڕێتەوە بۆدەوە بەرەو پێشەوە ڕۆ. دوایی کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی هەنگاوێک چۆتە پێشەوە و خەریکە بە هەندێ مافی خۆیە گاتۆمانە. ڕێکەوتین ئەو ناومانە بانگەوازی قەڵەمە نەترسەکان دەقی ئەو بەیاننامەیە شاعری گەورە شێرکۆبیەکس نووسیوێتی. ئەوانەی کە ئیمزامان کرد ئەوانەی کە ئیمزامان کرد مامۆستا شێرکۆبیەکەس، مامۆستا حسێن عارف، شاعری ڕەحمەتی جەلالی میرزا کەریم، ئەحمەد سالار، ڕەفیق سابر، سەربەز بامەرنی کە لە هاوکاری بوو، سەلاح شوان، ئەحمەد سالار موت وابزانم ئەتا قەزاز فەنانی تەشیری و من. باشە، دواتر ئەم بانگەوازە زۆر ینی ڕەگفیلێکی تونگی هەبوو لای پیاوە ئاینیەکان و ئیتیجاهی ئاینی. ئەوترێت لەو ڕۆژگارەیە نووسرا و بە سەر دیواری مزگەوتەکان هەڵواسرا بوو. بەم پارەگرافە لەگەڵ ڕێزم بۆ بینەران و بۆ ئەو نووسرانە نووسراوە ئەم نۆکەسە وەکو سەگ وەڕیون لە هاوکاری وەڕیون. ینی ئەم توندوتیژیە ئەم هەڕەشە و تەکفیرکردن لەو سەردەما لەسەر ڕووناکبیران، ینی کتێبەکەی منگوڕی و مامۆستا جەمال ئەوەندە هین بوو، ینی ئەوەندە دژایەتی بۆ مێژوو لایەک یا ئاینێک یا ئایدۆلۆژیەکی بۆ مێژوو کاک فەیسەڵ من هەردوو ئەو بەرهەمەی کە وای لە ئێمە کرەوە بەیانە دەرکەین نەمدیوە، نەسیهینەکەی مامۆستا مەنگۆڕی و مامۆستا جەمال شاڵیش. بەڵام خۆی حەدەسەکە پەیوەنی بە زروفە سیاسیەکەەوە هەبوو و بەوەی کە ڕوانگە ئەمانویستیانی شتێ بکەین جێگا پەنجەی دیار بێت. چۆن تۆ بەرهەمانە نەدیبوو ئیمزا لەسەر بەیاننامەیە کرد کە ئیدانەکردنی ئەو دوو بەرهەماکرێت؟ ئێمە ئیدانەکردنەکەمان ناوی ئەوانیشمان نەهێنا بوو. بەڵام ئێمە ئیدانەکردنی پەرچەکرداری هەڕەشەکردن لەسەر ئەوان ڕێگاگرتن لە دەربڕینی ئەدەبی و ڕۆشنبیری بە شێوەیەکی سەربەست و ڕێگانەدان بەوەی کە پیاوی ئاینی ئیشی ئاینە دەست بخاتە ئیشوکاری داهێنانی خەڵقەوە کە شتێکی ئینسانیە بە شەرتێ لە سنووری ڕەوشت و ئادابی گشتی دەرنەچێت. بە هەر حاڵ یعنی خۆی خۆتە و بابەتانە نەخەرەوە تا بزانی لە سنوور و ئادابی گشتی دەرچووە دەرنەچێت. من بەڕاستگۆیی قسە لەگەڵاکەم، ینی لەبەرەوەی ینی موقفەکەی ئێمە من باوەڕ ناکەم هەموو ئەو برادرانی هەرنۆیان کە شتەکانی ئیمزا کردبوو خوێنویتیانەوە. مەسەلەکە من ئەڵێم باوەڕ ناکەم، مەسەلەکە هەڵوێست بەرامبەر حەدەس. آخر حەدەسەکە تۆ من ئێستا گەر سەرچاوەیەک نبینم، بزانم ئەم سەرچاوەیە
تەشیری تایە ژنێوی تایە پەیوەندی وەکو محکەمە پەیوەندی ناوزڕانی بە شاهێت عیانەوە هەیە ئەوەنیە پەیوەندی بە شاید عیانەوە هەیە کە ئەوانەی ئەو ڕۆشنبیرانەی کە لە سلێمانی بوون نامۆشتیان بۆ ئەنووسین کە ئەبێت ئێوە ڕۆژنامەی هاوکاری هەڵوێستێ بنوێنن بەرامبەر بەم حەدەسە ینی لەدایک بووی ئەو فعلە بوو کە لە سلێمانی ڕوویا بوو بە چاوپۆشین لەوەی کە یەکێکیان وەکو منم نەسەکەی مامۆستا جەمال مامۆستا مەنگوڕی نەخوێن بێتەوە زۆر باشە لە ساڵی 74 و دوای تێکچوونی بارودۆخی بۆنەوە تەمان ڕۆژنامەی هاوکاری مانگە داخرا لەسەر بەڵێ لەسەر ئەو ڕووداوە باش چکم زەختیان کرد سەر وەزارەتی ئەلامە بایەوانی شەڵێستێکیان وایە و لەوە ئەترسان کە ئەمە حەدەسێکی سیاسی بێت من بەلای ئێمەوە اختیاری سیاسی نەبوو هیچ شتێکی سیاسی لە پشتەوە نەبوو من ئەوەندەی ئاگام لێ بۆ ئاگام لە برادەرانمەیە نە مەسەلەکە ئەدەبی و دواتر ئەو تەفسیری بۆ کرێکە بۆ ڕوانگە زیاتر ئەو تەفسیرەکە کە ئەمە یەکەم هەنگاوە بۆ دروستکردنی تیارێکی سیاسی ئایا لە ڕاستی شتێکی لەو جۆرە هەبوو ینی ڕوانگە ئەوەندەی من ئاگام لێ بێ و سوارچاکەکانی ڕوانگەشیان مامۆستا عارف و کاک شێرکۆ و جەلالی میرزاکەریم و بیران لەو شتە نەکردوەوە نا مەسەلەکە بەلای ئەوانەوە مەسەلەی ئەدەب و ڕۆشنبیری بوو باش ساڵی 74 پاش تێکچوونی دیسانەوە تێکچوونی شۆڕش و حکوومەتی عراقی و پەشیمان بوونەوەی حکوومەتەکەی ئەحمەد حەسەن بەکرد لە بەڵێنەکانی 11 ئازار ئیدی ئێوە بەغابەجێ هەڵن و ئەچنە شاخ تۆ ئەو کاتی شێت لەگەڵ بوو کە چویتە شاخ بۆچی چویت و دواتر لەوێ چ کارێکت گرتە دەست مەسەلە اختیاری هەڵوێستی سیاسی بوو دوایەوەی کە لەو زنجیرە گفتوگۆیی کە لەگەڵ شخصیاتی سیاسی کوردی ئاکرا و لەگەڵ سەرکردایەتی شۆڕشی کووردا بۆ ڕێکەوتن لەسەر یاسای حکمی ذاتی کوردستان بۆن و بەرامەی ئەوە هەبوو کە حکومە ناچێتە ژێرباری ئەو دقی بەیانە و ڕێکەوتنە 11 ئازار کە دەرەچێت و ئەوانەی خوێنەواریە نیوچە خوێنەواریشان هەبوو ئەیانزانی کە مەسلەی تەقینەوەی شەرجاری چیکە لەگەڵ کوردستانە لە ئارایە ئەمە لە مانگی 12 و 1970 لای خەڵی ڕنیا بوو و ئێمە لە ڕۆژنامەی هاوکاری و لەگەڵ مامۆستا حیلمیە و لەگەڵ ڕۆشنبیرەکان کاوسە شەهید ئارام شاسەر جەلال و ئەمانە ینی لە ئاروقی هاوکاریە باسی ئەو مۆزوعمانە کرد کە لەوە ئەچێ دەستپێکردنەوەی شەڕ لە کوردستانە شتێکی حتمیە و ئەوسا ئێمە لە ڕۆژنامەی برایەتیش و لە هاوکاریشمانە کرد لەبەر ئەوە لە نزیکەوە لە برایەتی ئەمانزانی کە ئاراستی ئەوە هەیە ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسەکانی کورد لە کاتێکە کە حکوومەت هەڵوێستی یەکاڵە ئابێتەوە ئەبێت بچنە پاشۆڕش و من خۆم یەکێکم لەوانی کە لە مەکتەبی شەهید دارا تۆفیقەوە تەبلیغ کرام کە کەی بچین لەگەڵ ئەو برادەرانی کە لە برایەتی و هاوکاری ئیشمانە کرد دواتر لە ڕێگەی فتاح ئاغاوە ئیتر کە من هاتم لە ڕێگای سلێمانیەوە کاک جەلالی میرزاکەریم و برادە کاک سەربەز بامەڕنی و مجموعەیەکیان پێش من ڕۆشتن یەکسەر بۆ چۆمان من دەبەر ئەوەی سەردانی ماڵ و خێزانم کەم لە سلێمانی لە ڕێگای سلێمانیەوە هاتم و لێرەوە چوون بۆ تەوێڵە بۆ لای شەهید ڕەحمەتی کاک فتاح ئاغا کە لە چوارتەوە ئەمناسی و پێشوازی کردم و بروسکەی کرد بۆ سەرەوە کە من هاتووم لە ڕۆژنامەی هاوکاریەوە ئەوانش داواین کرد کە بچم بۆ چۆمان کە چووم کاک جەلالی میرزاکەریم و هەندێک برادەر پێشوازیان کردم لەوێ لەوانەی کە لەوێ پێشوازیان کردم برای عەزیز و جوامێر کاک دکتۆر عەبدوڵڵا ئاگرین و دکتۆر کەمال مەزهەر کەمال مەسەر دوایی هات تۆ ئەو کات ببوورە مامۆستا عەبدوڵڵا ئەبەس تۆ ئەو کات بەدەرلەوەی کە لە 74 باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەکیان کردەوە تۆ ئەو کات سەر بە باڵی جەلالی بووی مەکتەبی سیاسی بڵێ سەر بە باڵی مەکتەبی سیاسی بووی بەڵێ باشە ئەوترێت لەگەڵ دەرچوونی بەیاننامەی 11 ئازار کاتێک ئەم بەیاننامە لە ڕۆژنامەی هاوکاری لە ڕۆژنامەکەی ئێوە بڵاوەکرێتەوە ئێوە تەنها بەیاننامەکە بڵاوەکەن و پشتیوانی و پشتیەکەی مەلا مستەفا بڵاو ناکەنەوە ڕەحمەتی بە سەرۆک مەلا مستەفامان بڵاو نەکردەوە بۆچی ئەمە پەیوەندی بەچی بۆ مێژوو ئەمیش و لە یادداشتەکانیشمە ڕوونم کردوتەوانی ئێمە بەیانەکە ڕێکەوتنەکە شتێکی زۆر دوور و درێژە ینی تەرجمەکردنی ئەگەر پتەوێ بە کوردێکی پوختە و چاک تەرجمەیەکی دوو ڕۆژی شێوێت ینی کە ئێمە دەقی بەیاننامەکان بۆ هێنا ئەوسا وەزیری ئەلام
جبوری بوو عەبدوڕەحمان عەدنان جبوری لە قەومینی عەرەب بوو ناردی بۆ بە دوامانە بۆ مەکتەبی خۆی و بەیانەکەی یاینێ عەسر کە بۆ شەوێ بڵاو بێتەوە بردمان لە مەتبەعە سێقۆڵی لەسەری دانیشتنی تەرجمەیەکی من و کاک سەربەز مامەڕی و شاعیر جەلال میرزا کەریم و من بەیانەکەمان تەرجمەکە ئێمە دەقی بەرقەکەی مەلا مستەفامان لا نەبوو بەس بەیانەکەمان لابوو کە تەرجمەکەمان تەواو کرد لەوە بێ سەعات 11 شەو بوو هەتا تەنزید کرا و هەتا تەسیحەمان کرد و ئەمانە بە تەواوەتی لاوە بێ 6 لاپەڕی هاوکاری گرتەوە چەند لاپەڕێکیش حازر بوو هی ئەدەب و ڕۆشنبیری و ئەمانە ڕۆژنامەکە بوو بە 12 لاپەڕەکە و نردمان بۆ تەبڵ بەڵام ناکرا مەسەلەن بەیاننامەیەکی پشتیوانیشی ئاوا گرنگ لە سەرکردەیەکی سیاسی کوردەوە نەکرا لاپەڕێکی ڕۆشنبیری یا ئەدەبی بۆ ئەکرا بۆچی نەتاکرا بەڵام بۆ تاریخ ینی اختیاری متعمد نەبوو ئەوەڵەن کرێکارەکان کە تەنزیلی کوردیانە کرد ڕۆژنامەکانی کوردی هەتاکو و ناوەڕاستی هەشتاکانی شەمویان عەرەب بوون هیچ کورد نەبوو تەنزیلی حروفی کوردی بکات و ئەمانە شەریان پێ ئەفرۆشین کە کەی تەواوی و کەی تەنزیدیەکەین و کە تەسیحەکەین و کەی تەسمیۆکەوەمانە لەبەرەوە پەلەیان لێکردین و دەقی بروسکەکەمان لا نەبوو و ئاگامان لە چۆنیتی بڵاوکردنەوەی بەیاننامەکە و بروسکەکە نەبوو یعنی بەبێ نیەت باشە کە بۆ بەیانە هاوکاری دەرچوو ڕۆژنامەی نوریش دەرچوو ڕۆژنامەی نور عینی شتی کردبوو بەڵام ڕۆژنامەی نور شتیتیانی و ترسیشیتیانی ئەوان بە اختیار کردویان کە بروسکەکە بڵاو نەکەنەوە ئەوە بۆ ڕۆژنامەی نور داخرا و ڕۆژنامەی هاوکاری کاک سەربەستیان لابرد لە مەسئولیەت بردیانەوە بۆ دیوانی وەزارەت نازام چۆن اختیار کەوتە سەرەوەی کەمان ڕەوفیان نرد چیرۆک نووس و هونەرمەند کەمان ڕەوف مانگێ دوو مانگ سەرپەرشتی هاوکاری کرد و دوایی کاک سەربەست گەڕایەوە باشە دوایوی کە چوونە شاخ تا چەندمانەوە لە شاخ هەتا هەرس ڕێکۆتنەکەی جەزایر و ئەو تانەی لە حرەکەی کوردەوە باشە دواتر گەڕانەوە بۆ بەغدا ئێمە من ئەو وەختە لە جەولەیەکی سەحافی و ئیزاعی دەنگی کوردستان و من لە ئیزگەی دەنگی کوردستان بەرپرسی ڕێپۆرتاژی ئیزاعی بووم لە ئیزگەی دەنگی کوردستان ئەچوین بۆ من دوو جار چوون بۆ جەبهە جارێکیان لەگەڵ کەمال جەمال موختار جارێکیان لەگەڵ ڕۆژنامەنووسی ناسرا و کاک نەژاد عەسیومی بەڵێ کاتێک کە ڕێکەوتنی جەزایر و بانگی ئاشبەتاڵ درا من لەگەڵ تیپی شۆڕشا لە جەولە بووین لەسەر لەگەڵ لاجئەکانی کورد لە کوردستانی ئێران کە خەبەرەکەمان پێگەیشت گەشتمی مەریوان شاعری گەورە شێرکۆ بێکەس و چەند بەرادەری ئەو ساماڵێن لە مەریوان بوو هەموو بڕیارمانە کە اختیار ئەوەیە بڕۆینەوە بۆ وڵاتی خۆمان فەوزات دروست بوو لە بینەوەی بڕۆن بۆ ئەوێ بمێننەوە بچن بۆ دەرەوە ئێمە لەوانە بووین کە اختیاری ئەوان کرد بینەوە مەسەلەن یەکی گۆ من ماڵ و مناڵم لە بەغا بوون و اختیاری دەرەوە لە ناچوو عەقڵمەوە ئەمە جۆرێک نەبوو لە تەسلیم بوونەوە جۆرێک نەبوو لە کاک فەیسەڵ ئێمە یعنی لە بەردەمی واقعێکی تاڵا بووین بەڵام بەشێکی زۆر کە ئەو واقعی پێخۆڵ نەبوو ئەچووە ئێران ئەچووە ئەوروپا چوونە ئێران ینی قسان لەسەر ناکەم بۆچی چوونە ئێران و چۆن چوونە ئێران و دوایی چی کراوەمانە ئەوە حکایەتێکی درێژە و بەسراوە بە ئیرادەی سیاسی کوردستانەوە کە ئەوان شۆڕشیان کردوانی نەک ئەوانی چوون بۆ ئێران و ئەوەی کە اختیاری کردنیێتەوە بۆ کورد زۆر باشە پشوێک وەرەگرین و دواتر درێژ بە قسەکەمان بەڕێزان پشوێکی کورت و پاشان دووبارە ئەگرێنە وڵاتان